لە 14 ئابی ساڵی 2001 پاش تێپەڕاندنی چەندین قۆناغی جۆراوجۆر و گۆڕینی ناوی حیزب و کودەتا بەسەر نەژمەدین ئەربەکانی سەرۆکوەزیرانی تورکیا و سەرکردەی حیزبە ئیسلامیەکانی ئەو وڵاتە لە ساڵی 1997 پارتێکی نوێی باگراوند ئیسلامی بە ناوی پارتی داد و گەشەپێدان دامەزرا و تەنها پاش چەند مانگێک لە دامەزراندنی توانی زۆرینەی کورسەکانی پەرلەمانی تورکیا بباتەوە و مفاجئەی هەڵبژاردن تۆمار بکات و دەسەڵات بگرێتە دەست. لە ئێستادا 18 ساڵ بەسەر دامەزراندنی پارتی داد و گەشەپێدان تێدەپەڕێت. هاوشانی ڕەژەب تەیب ئەردۆغان هەرێکە لە عەبدوڵڵا گول و ئەحمەد داودۆغڵۆ و ئیدریس شاهین و بیناڵ یەڵدرم و بوڵەند ئارینج با دامەزرێنەری پارتی داد و گەشەپێدان دادەنرێن. ئاک پارتی لە هەڵبژاردننی 2002 پەرلەمانی تورکیادا توانی لە 34.3 دەنگەکان بەدەست بێنێت و بەتەنیا جڵەوی دەسەڵات بگرێتە دەست. ئەو پارتە لە 5 هەڵبژاردننی پەرلەمانی وڵاتەکەیدا بەم شێوەیە زۆرینەی دەنگی هێناوە. لە 2002دا لە 34.3 دەنگەکان، لە 2007دا لە 46.7 دەنگەکان، لە 2011دا لە 49.8 دەنگەکان، لە 2015دا لە 49.5 دەنگەکان، لە کۆتا هەڵبژاردننی پەرلەماندا و لە ساڵی 2018دا لە 142.6 دەنگەکانی بەدەستێناوە. بەپێی ئامارە نافەرمیەکان پارتی داد و گەشەپێدان لە ساڵی 2015دا 9,400,000 ئەندامی هەبووە. لەگەڵ برنەوەی زۆرینەی پەرلەمانی لەسەر جەم هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی کۆماریشدا کاندیدی ئاک پارتی هەڵبژاردنەکەی بردووەتەوە. بە جۆرێک دووخول عەبدوڵڵا گول سەرۆکۆمار بووە و دووخولی ڕابردووی هەڵبژاردنەکانیش ئەردۆغان بردنەوەی مسۆگەر کردووە. لە ئێستاشدا سیستمی حکومڕانی تورکیا لە پەرلەمانیەوە بۆ سەرۆکایەتی گۆڕاوە و سەرۆکوەزیران نەماوە و کۆی دەسەڵاتی جێبەجێکردن بۆ سەرۆکۆمار گەڕاوەتەوە. پارتی داد و گەشەپێدان لە سەرەتای گرتنە دەسەڵاتیانەوە بەهۆی پرۆژە خزمەتگوزاریەکان و بەرزکردنەوەی باری ئابووری وڵات و دانەوەی قەرزەکان و ئاوەدانکردنەوەی ناوچە گەشتیارەکان و ڕاکێشانی گەشتیارێکی زۆر بۆ وڵاتەکە بەردەوام ڕێژەی دەنگەکانی تا هەڵبژاردننی ساڵی 2015 لە بەرزبوونەوە بەردەوام بوو. بەڵام لەو هەڵبژاردنە بەدواوە ڕێژەی دەنگەکانی ئاک پارتی لە دابەزیندایە. لە دوایین هەڵبژاردننی شارەوانیەکانیشدا بۆ یەکەم جار لە دوای گرتنە دەستی دەسەڵاتەوە هەردوو گەورە شارەوانی ئەستەمبوڵ و ئەنقەری با کاندیدەکانی پارتی گەلی کۆماری ناسرا و بە جەهەپە دۆڕاند. بەمەش گورزێکی کوشندا بەر پارتەکەی ڕەژەب تەیب ئەردۆغان کەوت و بەسەرەتای شکستی حیزبەکە دانرا. لە ساڵی 2016دا بەدەست لە کارکێشانەوەی ئەحمەد داودۆغڵۆی سەرۆکوەزیرانی ئەو کاتی تورکیا لە سەرۆکایەتی پارتی داد و گەشەپێدان و سەرۆکایەتی حکومەتی تورکیا کێشەناوخۆیەکانی نێو ئەکەپە تەقیەوە. گەرچی لاوتاری دەست لە کارکێشانەوەیدا داودۆغڵۆ بەڵێنیدا لە سەر بەهێزکردنی حکومەتی تورکیا بە سەرۆکایەتی پارتی داد و گەشەپێدان بەردەوام بێت و بە ئەندامانی پارتەکەی وت تا ئەمڕۆ سەرۆکایەتی ئەوەم کردو لەمڕۆ بەدواوە دەبم بە یەکێک لە ئێوە. بەڵام هەرێک لە ئەحمەد داودۆغڵۆ و عەبدوڵڵا گول پاڵپشتی لە دامەزراندنی پارتێکی نوێ لە بەرامبەر ئاک پارتی دەکەن و پێیان وایە ئاک پارتی لە ئامانجەکانی دامەزراندنی دوورکەوتوەتەوە. دەست لە کارکێشانەوەی عەلی باباجانی ئەندامی دەستەی دامەزرێنەری ئاک پارتی لە 8 تەمووز یەم ساڵدا پرسی دروستکردنی حیزبێکی لە بەرامبەر پارتی داد و گەشەپێداندا کردووە بەڕاستیەک کە چیدی ناتوانرێت پەردەپۆش بکرێت. ئەردۆغانیش لە میانەی بانگەشەی هەڵبژاردننی شارەوانەکانی تورکیا لە ساڵی 2019 وتی بەداخەوە هەندێک لە هاوڕەکانی ئێمە کاتێک سەرەتا پێکەوە دەستمان بەم گەشتە کرد زۆر دڵخۆش بوون بەوەی کە پۆستیان وەرگرت، بەڵام کاتێک داوامان لێکردن بۆ ئەوەی پشوویەکی کورد بدەن ئەوان لە شەمەندەفەرەکەماندا بەزین و چوونە شەمەندەفەرێکی دیکەوە. ئەوانی کە ئەمڕۆ خیانەت لە ئێمە دەکەن سبەینی خیانەت لەوانی دیکەش دەکەن. لە ئێستادا و پاش تێپەڕبوونی 18 ساڵ بەسەر دامەزراندنی پارتی داد و گەشەپێدان بە بڕوای بەشێک لە چاودێران زۆرینەی دامەزرێنەرانی ئاک پارتی ئێستاش بڕوایان بۆ ئامانجانە هەیە کە حیزبەکەیان بۆ دامەزراند و پێیان وایە ئەردۆغان لە پێناو حەزا کەسیەکانی و بۆ بەرفراوانکردنی دەسەڵاتی خۆی لە ئامانجەکان لایداوە و بۆ پاراستنی پرۆژەی ئاک پارتی و لە دەست دەرنەشوونی دەسەڵات لە دەست ئیسلامیەکانی تورکیادا دەبێت باش بە ئەردۆغان بدەن و لە هەڵبژاردنەکاندا لێی ببەنەوە و دەسەڵاتی لەدەست دەربێنن. Sizden devraldığımız İstanbul bu.